ڤیدیۆکلیپێک کە ئافرەت وەکو کاڵای بازرگانی بەکاردەهێنرێت لەلایەن پەرلەمانتارێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانەوە ڕاگیرا. ئەم ڤیدیۆکلیپە نەشیاوە بە کۆمەڵگەی کوردەواری و ڕووپاک ئەحمەد باز لەوە دەکات ئەو ڤیدیۆکلیپە نامۆیە بە کولتوری کۆمەڵگەی کوردەواری و خانەوادەکانیان. هیچ باوکێک لەم کۆمەڵگەیە قبوڵی نییە کە کچەکەی بەم جۆرە ڕەفتار بکە و هیچ برایەک لەم کۆمەڵگەیە قبوڵی نییە کە خوشکەکەی بەم جۆرە ڕەفتار بکە کە ئێمە قبوڵمان نەبێ بۆ بێڵین ڤیدیۆکلیپی لەم شێوەیە بڵاو بێتەوە بۆ بێڵین شیرازەی خێزانمان تێک بچێت. بۆیە داواکاریمان گەیاندە داواکاری گشتی و سەرۆکی داواکاری گشتیمان لە ڕێکلامکردن بۆ ئەم ڤیدیۆکلیپە ئاگادار کردەوە بە سوپاسەوە بە ڕێزیان داواکاری ئێمەی وەرگرت و هەروەها کاری لەسەر کرد و نووسراوی ئاراستەی لایەنی پەیوەندیدار کرد بۆ ئەوەی ئەم ڤیدیۆکلیپە بە هیچ جۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو نەبێتەوە و لە سۆشیال میدیاش لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بڵاو نەبێتەوە. لای خۆشیەوە مامۆستایەکی ئاینی باز لەوە دەکات هاوڵاتی و کۆمەلگا بەو جۆرە کلیپانە بەرەو هەڵدێر دەڕوات و خانەوادەکانیشیان بەرەو لێکترازان و هەڵوەشانەوە دەچن. کاتێک گۆرانی بێژێکیان هونەرمەندێک بە ناوی هونەر شتێک تەقدیم دەکە و پێشکەش دەکا بۆ ئەوەی کە شتێکی هونەری پێشکەش کردووە حکوومەتش پشتی دەگری و ئیذاعەکانیش بڵاوی دەکەنەوە و دەستگاکانی سۆشیال میدیاش بڵاوی دەکەنەوە و دەبێتە مای و ڕوژاندنی و ئیثارەکردنی ئارەزووی گەنجان و خەڵکی لەو کاتەدا میلەت بەرەو هەڵدێر دەڕوا و ئەو شیرازەی ئێستا هەیە نامینی و ئەو ئیسلامەتیە ضعیف دەبێ و خانەوادەکان لێک هەردەوەشێنەوە و پیاوەکان دڵیان لەسەر ماڵ و منداڵی خۆیان نامینێ و ئینسانەکان جورئەت دەکەن کەشتی خراپ بکەن. یەکەمین مەسئول لە لای خوای گەورە ئینسان خۆیەتی، دووهەمین مەسئول لە لای خوای گەورە بەرپرس حکوومەتە. حکوومەت دەبێت بە هیچ شێوێکی ڕێگە بە شتان خراپانە نەدەکە مایەی بچڕاندنی شیرازەی خێزانن و هەروەها بێدینی و خراپە بڵاو دەبیتەوە لە ناو میلەتێکی موسڵمان. سێهەمین دایک و باوک دەبێت زۆر وریابن، زۆر هەشیار بن، لێ نەگەڕن منداڵەکانیان تەماشای شتانە بکەن. دوای بڵاوبوونەوەی ڕیکلامی ڤیدیۆکلیپەکە ڕووپاک ئەحمەد داواکاری پێشکەش با سەرۆکی داواکاری گشتی کرد لە بەرامبەردا سەرۆکی داواکاری گشتی ڕەزامەندی دا و قەدەغەی بڵاوکردنەوەی ڤیدیۆکلیپەکەی دەرکرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.